زیادبوونی ژمارەی توشببوانی ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری سۆران لایەنە تەندروستی و حکوومەتی هەرێمی ناچار کرد بەکردنەوەی سنتەرێکی تایبەت بە توشببوانی کۆرۆنا هاوکات بڕیاردان بەدانانی کارگەیەکی بەرهەمهێنانی ئۆکسسیجین بۆ تەواوی سنووری سۆران بەڵام دوای 3 مانگ لە کردنەوەی ئەو سنتەرە ئێستا لە بڕی ئەو کارگەیە خەزانەیەکی ڕاگررتنی ئۆکسسیجین بە تێچوویەکی کەم دابین کراوە لە هەولێرەوە بە تەنکەر ئۆکسسیجینی بۆ دابین دەکرێت. تایبەت بە دروستکردن و بەرهەمهێنانی ئۆکسسیجین کە خۆشببختانە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری لەسەردرا کە بە گوژمی زیاتر لە 330 میلیۆن دینار بڕیاردراوە کە لە بڵێن سنووری بەڕێوەبەری تەندروستیۆران لە سنتەری کۆرۆنا دروست بکرێتن تا ئێستاش ڕێکارەکانی دروستکردنی و کارگەیە بەردەوامن چکەوە کۆمرای کەزانن لە ڕووی کارگێری و چەند ڕێکاریش تایبەت بەخۆیە سەرەتا کە بڕیارەکە لە ئەنجومەنی وەزیران دەرەسی دواتر فەرمانی وەزاری تەندروستی پێویستە ئینشاڵڵا دروستکردنەکەشی بۆ هیواین کە زۆر درێژە نەشێشی لاوانێ نزیکەی مانگێکی پێویست تا کارگەکە دروست دەکرێتن. بەشێکی زۆری توشببوانی کۆرۆنا پێویستیان بە پێدانی ئۆکسسیجین دەبێت ئەو سنتەرەی کۆرۆناش لە سۆران تەنها لە ڕێگای بتڵی ئۆکسسیجین دابین دەکرێت ژمارەی ئەو بتڵی ئۆکسسیجینانش کە لەو سنتەرە هەیە تەنها بەشی 24 سعات دەکات کاتێک 30 بۆ 40 نەخۆش لەو سنتەرە وەرگیرا بێت. نەخۆشکار خوا نەخواستە ئەگەر بەس باسی ئەوەی بکەی ئۆکسسیجین کەمە حاڵەتەکەی تێک دەچێت بەڵام خۆشببختانە ئێستا هەمویان مرتاحن و لەژێر ئۆکسسیجین و سوودێکی زۆری بینین. دەتوانین بڵێن ئێستا ئەو نەخۆشانەی لێرە داخل کراون ئەو ئۆکسسیجینە وەرەگرن کە لەو کارگەی بەرهەمدێت. بەڵێ ئێستا ئەو نەخۆشانێکە لێرە نزیکە 18 نەخۆش داخل کراون ڕۆژانە یعنی دەگۆڕێ بە پێی ئەوەکەی ڕۆژێ 25 هەتا 30 نەخۆش ئەمە لێرە داخل دەکەین ئێستا سوود لەم کۆگایە وەردەگرن. ئێستا ژمارەی توشببوانی کۆرۆنا لە سۆران 5300 کەسی تێپەڕاندووە لە کاتێکدا ژمارەی توشببوان لە چاو دوومانجی ڕابردوو کەمی کردووە بەڵام تا ئێستا ڕۆژانە حاڵەتی نوێی توشببوون تۆمار دەکرێت هاوکات ژمارەی گیان لە دەستدانیش لە بەرز بوونەوەدایە بەهۆی توشببوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.